محەممەدی کوڕی نەسڕ بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ یەحیای کوڕی معین کە یەکێکە لە زانا و پیا و چاکان ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لە هەموو زانایان بێت، دەفەرمێ گوتوویەتی هەزار فەرمایشتم بە دەستەکانی خۆم نووسیوەتەوە، هەزار فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوە بەرەکەتی تەمەنە برام، یعنی 1 ملیۆن فەرمایشتی بەو دەستەی خۆی نووسیوەتەوە ئەو زانایە. ئەنجا دەفەرمێ هەر فەرمایشتێکیش 50,000 نووسیومەتەوە دووبارەم کردوتەوە. 1 ملیۆن فەرمایشت هەر یەکێکیشیان 50,000 دووبارە بکەیەوە بەو دەستەی خۆت بینیسی. ئەوە بریتیە لە بەرەکەتی تەمەن برام لە لای زانایان. خوای گەورە بۆیە بەرەکەتی خەسۆتە تەمەنی ئەو زانایانەوە، چونکە نرخی کاتیان زانیوە برام، کاتی خۆیان بە فێڕۆ نەداوە. ئینسانی وا زانای وا هەبووە تەمەنی زۆر کەم بووە، بەڵام بەرهەمێکی زۆری لە دوای خۆ بەجێهێشتووە، خوای گەورە بەرەکەتی خەسۆتە تەمەنیەوە. دەفەرمێ ئیبن جەریری تەبەری بە قوتابیەکانی گوت ئەگەر حەستان لە خوێندنەوەی تەفسیر و لە نووسینەوەی تەفسیر بێ تەفسیرێک دەنووسم. گوتیان جا قوربان چەند لاپەڕ دەبێت، چەندە تەفسیرەکە؟ گوتی تەفسیرەکە پێک هاتووە لە 30,000 وەرەقە. گوتیان قوربان تەمەنی خۆمان سەر بکەین دەبڕێت و ناتوانین هەمووی بخوێنینەوە. ئەنجا گوتی ئەگەر بۆ مێژوو چالاکیتان هەبێت و بتوانن بخوێنەوە بینووسن، مێژوویەک دەنووسم لە ئادەمەوە هەتاوەکو سەردەمی خۆم. گوتیان قوربان ئەو چەند لاپەڕ دەبێت؟ گوتی ئەویش بە هەمان شێواز بریتی دەبێت لە 30,000 وەرەقە. گوتیان قوربان بەخوا بۆمان ناخوێندرێتەوە، ئەی ئەو زانایە دەبێت چۆن بتوانێت بینووسێت، بەڵام ئێمە پێمان ناخوێندرێتەوە برام ئەوڕۆ. بۆیە گوتی بەڕاستی هیممەتتان مردووە کە من بتوانم بینووسن، بەڵام ئێوە نەتوانن بخوێننەوە. ئەوە بەرەکەتی تەمەنە برام، خوای گەورە بەرەکەت دەخاتە تەمەنت. خوای گەورە ئەو تەمەنە و ئەو کارانەی کە دەیکەی بۆت زیاد دەکات، بەرەکەتی دەخاتە ناو، بە کاتێکی زۆر کەم کارێکی زۆر باش ئەنجام دەدەی. خوای گەورە ئەو ڕێزت لێ دەگرێت و بەرەکەت دەخاتە تەمەنتەوە. ئیبن الجەوزی کە یەکێکە لە زانایان دەفەرمێ بەو دەستانەی خۆم 2000 مجەڵەدم نووسیوە، 2000 مجەڵەد لە کتێب، بەو دەستانەی خۆم دەفەرمێ 2000 مجەڵەد لە کتێبم نووسیوە. ئەوە بەرەکەتی تەمەنە برام. هەموو هەفتەیەک ئیبن الجەوزی ختمێکی قورئانی دەکرد، هەموو هەفتەیەک ختمێکی قورئان، 2000 مجەڵەدی کتێب دەفەرمێ بەو دەستانەم نووسیوە. ئەوە هەر نووسینەکەی، ئەی کارە خێرەکانی، ئەی دەبێ خوێندنەوەکەی چەند بوو بێت، ئەی لە هەموو هەفتەیەکدا ختمێکی کردووە برام. بابیر لە خۆمان بکەینەوە، گەنجی بەڕێز مسلمان، بزانە لە تەمەنتدا چی دەکەیت، بزانە تەمەنت چەندە پڕبەرەکەتە، بزانە چەندە کاری باش لە دوای خۆت بەجێ دێڵی، بزانە لە دوای خۆت کە بمری چی شتێک پێشکەشی کۆمەڵگاکەت دەکەی و لە دوای خۆت بەجێ دێڵی برام. ئەوە بیریتیە لە بەرەکەتی تەمەن. با گوێ لە بەسەر هاتی یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم، بزانین خوای گەورە لەو تەمەنە کورتەی کە پێیدا بوو چەندە تەمەنی پڕخێر و بەرەکەت دەکات. سەعدی کوڕی معاز ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت گەنجێک بوو، بەڵام ئینسانێکی زۆر خۆشەویست لە ناو قەومەکەیدا. دەفەرمێ هەموو تەمەنی بریتی بوو لە 37 ساڵ، هەموو تەمەنەکەی بریتی بوو لە 37 ساڵ. بەڵام بابزانین، بەڵام با گوێ بگرین بزانین ئەو هاوڵەی پێغەمبەری خوای چۆن تەمەنی پڕخێر و بەرەکەت دەبێت، بزانین چۆن دەمرێت، بزانین خوای پەروەردگار چۆن ڕێز لەو بەندەی خۆی دەگرێت. لەسەر دەستی موسعەبی کوڕی عومەیر مسلمان دەبێت، معازی کوڕی سەعدی کوڕی معاز ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت. ئەنجا کاتێک کە مسلمان دەبێت دەچێتە ناو قەومەکەی خۆی، پێیان دەڵێت و بانگیان دەکا بۆ ئیسلامەتی، هەموویان لەسەر دەستی مسلمان دەبن. تەمەنی 37 ساڵ دەبێت کاتێک کە وفات دەکات، بەڵام لە ناو قەومەکەیدا زۆر ڕێزیان دەگرت و گەورەی قەومەکەی خۆی بوو. بەڵام کاتێک کە سەعدی کوڕی معاز مسلمان دەبێت، هەموو قەومەکەی بەهۆی مسلمان بوونی سەعدی کوڕی معازەوە مسلمان دەبن. دەفەرمون تەمەنی سەعد لە ناو ئیسلامەتی و مسلمان بوونیدا تەنها 6 ساڵ بووە. 6 ساڵ بە تەمەنی مسلمانیەتەوە ژیاوە، هەموو تەمەنی بریتی وە لە 37 ساڵ
کە لە 31 ساڵیدا مسلمان بووە، لە 37 ساڵیدا وەفاتی فەرمووە. بەڵام بەهۆی هەڵوێستە بەرزەکانی، بەڵام بەهۆی ئیمانی بەهێز و بە قووەتی، بەهۆی ئەوەوە خوای گەورە چۆن ڕێزی لێ دەگرێت و تەمەنی پڕخێر و بەرەکەت دەکات. یەکێک لەو هەڵوێستانەی ئەوە بوو کە لە کاتی جەنگی بەدەردا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕووی لە هاوڵان کرد، بزانێ ڕاو بۆچوونیان وەربگرێ لەسەر جەنگی بەدر، بزانێ ڕایان چۆنە. لەو کاتێدا سەعد هەڵدەستێتەوە و قسە دەکات، دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئێمە وەکو بەنو ئیسرائیلەکانت پێ ناڵێن. بەنو ئیسرائیلەکان بە موسایان گوتیان کاکە خۆت و خواکەت بڕۆ بجەنگە، ئێمە تااقەتی جەنگ و جیهاد و شەڕمان نییە وەکو زۆر مسلمانی ئێستا. گوتیان بڕۆ خۆت و خواکەت بجەنگە، ئەگەر سەرکەوتی ئێمەش دەین دەنا ئێمە لێرە دەبین تااقەتی شەڕمان نییە. بەڵام سەعد فەرمووی ئەی پێغەمبەری خوا، ئێمە وەکو هاوڵانی موسا بە تۆ ناڵێن، وەکو بەنو ئیسرائیلەکان بە تۆ ناڵێن، بەڵکو پێت دەڵێن ئەی پێغەمبەری خوا بڕۆ بۆ هەر شوێنێک دەچی ئێمەش لەگەڵت داین و لە دواتەوە دێن. ئەوە هەڵوێستی بەرزی سەعد بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. بۆیە ئەو پیاوە لە کاتێکدا کە لە جەنگی خەندەق بریندار دەبێت و دوایی هەر بەو برینەی شەهید دەبێت، کاتێک کە دەمرێت دەرگاکانی ئاسمانی بۆ دەکرێتەوە، کاتێک کە دەمرێ فریشتەکانی ئاسمان دێنە خوارەوە بۆ ناشتنی سەعد، ئەو کەسەی کە تەمەنی تەنها 6 ساڵ لە ناو ئیسلامەتیدا بوو. بەڵام بزانە تەمەنی چۆن پڕ خێر و بەرەکەت دەبێت، خوای گەورە چۆن ڕێزی لێ دەگرێت. لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم دەفەرمێت جوبرائیل هاتە خوارەوە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوای بزانە کێ مردووە؟ ئەو شەو لە خۆشییان عەرشی خوای پەروەردگار لەرزیوە. فەرمووی بزانە کێ مردووە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەچێتە دەرەوە دەفەرمووی سەعد مردووە. لەبەر خۆشی تەماشا دەکەین ڕێزی خوای پەروەردگار ڕێز لەو بەندەی دەنێت، تەمەنی پڕخێر و بەرەکەت دەکات کاتێک کە دەمرێ عەرشی خوای پەروەردگار دەلەرزێت. لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم. برام بزانن ئێمە چمان کردو بۆ ئەو دینەی، بزانە ئێمە چیمان لە دوای خۆمان بەجێهێشتووە بۆ ئەو دینەی. برام ئینسانێک 6 ساڵ تەمەنی لە ناو ئیسلامەتیدا، بەڵام کاتێک کە دەمرێت عەرشی خوای پەروەردگار دەلەرزێت لە خۆشیدا وەکو کەلەی دەوەشێتەوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەسووک و ئاسانی دەڕۆیشت کاتێک کە دەچون بینێژن. هاوڵان فەرمویان ئەی پێغەمبەری خوای نەمان بینیوە هیچ مەیتێک وەکو مەیتی سەعد زۆر سووک ببێت لە بەردەستمان. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم مەلائیکەتانێک دابەزیون کە بۆ هیچ کەسێک دانەبەزیون سەعدیان هەڵگرتووە. تەنانەت لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم دەفەرمێ لە کاتی ناشتنی سەعددا 7,000 مەلائیکەت هاتە خوارەوە بۆ بەشداریکردن لە ناشتنی ئەو سەحابە بەڕێزەدا. ئەوە بەرەکەتی تەمەنە برام، ئەوە حرمەت و ڕێزی خوای پەروەردگارە بۆ ئینسان. بەڵام چه ئینسانێک کە گەنجێکە تەمەنی 37 ساڵە 6 ساڵ بە مسلمانێتی دەژی، بەڵام مسلمانێکی ئاوا پایە بەرز، مسلمانێکی ئیمان قایم، مسلمانێکی خاوەن هەڵوێست، مسلمانێک کە دیفاع لە دین دەکات، کە خەڵک بانگ دەکات، کە بە پێغەمبەر دەفەرمێ ئەی پێغەمبەری خوای بڕۆ بۆ هەموو شوێنێک لە دووتین، کاتێک کە دەمرێ خوای گەورە تەمەنی پڕخێر و بەرەکەت دەکات. برام بە 6 ساڵی تەمەنی کاتێک کە دەمرێ عەرشی خوای پەروەردگار دەلەرزێت. ئەوە بریتیە لە بەرەکەتی تەمەن برام.